بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە بەشی سێم و کۆتایی لە خزمەتی مامۆستای فەرماندا مجاهید مهاجیر ڕێزار جەنابی مامۆستا مەلا محەممەدی ڕازی بەردەوامە بین. تەمەنێکی کورد بەڵام ماندوو شەکەت تواوە لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و خەبات و شۆڕش و تێکۆشان هەم بۆ تێگەیاندن و پێگەیاندنی ڕۆڵەی ئەم گەڵ و خاک وڵاتە، هەمیش بۆ بەرگریکردن لە خاک وڵات و نیشتیمان. مامۆستا تا ئەو کاتێک کە بە نەخۆشی سەردێنێتەوە هەر لە خزمەتی ئەو سەحوە و داوایە بەردەوامە بێت. جا ئێوە لەگەڵ من کە بەشی سێم و کۆتاییە بزانین ئەو مامۆستا زوو خۆشەویستانە چۆن باسی گەورەی و سەروەری ئەو کەڵە پیاوەکە. لەگەڵ من ژیان نامەی مامۆستا محەممەد ڕازی، ناوی تەواوی محەممەد عەبدوڵڵا محەممەد خانە. ساڵی 1950 لە پێنجوێن لەدایک بووە. لە سەرەتاکانی تەمەنیەوە دەستی بە خوێندنی زانستە شەرعیەکان کردووە و ئاستەکانی بڕیوە تا دوجار لە ساڵی 1983 بە ئامادەبوونی 96 زانای گەورەی کوردی بڕوانامەی زانستی شەرعی وەرگرتووە. لە ساڵانی هەفتاکانەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە و ساڵی 1984ش پەیوەندی بە ڕیزەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کردووە و یەکێ بووە لە دامەزرێنەرانی ئەو بزوتنەوەیە. ساڵی 1986 لە کۆنگرەی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی بۆتە ئەندامی سەرکردایەتی و فەرماندەی هێزی خالد. ساڵی 1987ش پاش پێکهێنانی بزوتنەوەی ئیسلامی بە سەرپەرشتی ئەو یەکەم مەفرەزە و هێزگەیشتۆتە دەڤەری قەرەداغ. لە ڕاپەڕینەکەی 1991 گەلەکەمان ڕۆڵی باڵای بینیوە تا کەرکووک لە ڕاونانی بەعسیەکان بەشدار بووە. ساڵی 1994 بۆتە قازی شەرعی و ئەندامی مەکتەبی عەسکەری بزوتنەوەی ئیسلامی. هەروەها لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا بەرپرسیارەتی باڵای هەبووە. پاش ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی بووە بە بەرپرسی مەڵبەندی کەرکووک و چەمچەماڵ و ئەندامی مەکتەبی زانایان و دوجاریش بەرپرسی دەستگای پێشمەرگە دێرینەکان بووە. مامۆستای کۆچ کرد و خاوەندیان نووسین و بەرهەمی جیاواز بووە لە بوارە جیاجیاکانی ئیسلامیدا. کۆتایی ساڵی 1984 بڕیاری لە سێدارەدانی لەلایەن بەعسیەکانەوە بۆ دەردەچێت. هەروەها بەهۆی ئاوارەبوونیەوە کچێکی گیان لەدەست دەدات. ساڵی 1988 لە بۆسکان بریندار دەبێت. ساڵی 1993 برایەکی بەناوی ساڵح لەگەڵ چەند پێشمەرگەیەکدا شەهید دەکرێن. لە ساڵانی هەشتاکان لەلایەن ڕژێمی بەحس و هەروەها کەسانی دیکەش هەوڵی تیرۆرکردنی دراوە. مامۆستای ڕازی تا کۆتایی تەمەنی لە ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامیدا بەردەوام بووە لە خزمەتی ئاین و زانست تا دوجار لە حەڤدەیەشی 2017 لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی دەکات و لە مەراسیمێکی شایستەدا لە گۆڕستانی کەڵەکن لە سلێمانی بەخاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خودایار بێ بەشی سێم و کۆتایی لە خزمەتی ئێوە و زەنای مامۆستایە باسی قۆناغی مەلایەتی زەنای مامۆستاکەین. دوایەوەی کە بڕوانامە زانستی وەرگرت لە پاڵ میحراب و مینبەرە تەدریس و تەعلیم و کۆڕ و حەڵقەی زکری زەنای مامۆستا چەند و چۆن بووە تا شوێ ئەوەی کە توانێتی بەردەوام بێ لە خزمەتکردن لە جاحوجرە بێ یان هەر شوێنێک کە مامۆستا توانی بێتی و بۆی کە زانستە شەرعیەکان بگەێنێ. لە خزمەتی مامۆستایی با بەردەوام بێت. دووبارە سەلامی خوای گەورە لەسەر لە بەشێکەمە هاتوین تا ئەو کاتێک کە مامۆستا ئیجازەی وەرگرت. پێیمان بڵێت زەنای مامۆستای مەرحوم مەلایەتی مامۆستا دوایەوەی کە ئیجازەی وەرگرت لەکوێ مزگەوتی وەرگرت؟ مزگەوتەکە کوێ بوو و لەکوێ بوو؟ چەند ماوە لەوێ ئاخۆ لەوێ مامۆستا چۆن توانی تەدریس و تەعلیم کار لە خزمەتی زانستە شەرعیەکە؟ دووبارە بەخێر بێن، خی گەورە پاداشتان باتوێ خوا بۆ ئەو بەرنامە جوان و پەسەندەی کە بەسەر ڕێچەی زانایان کردوتانە. دوای ئەوەی کە مامۆستای ڕازی خی پەروەردگار لێی بێن ڕازی ئیجازەی مەلایەتی وەرگرت و بوو بە مامۆستا و پێشنگ دەچێتە گوندی گردەنازی. لەوێ وەکو ئیمام و خەتیب و پێشنێژ و تارخوێن دەست پێ دەکات و هەر لەوێش
حجرە و فەقێ دروست دەکات و فەقەی لە ژێردەسا دەبێت و پیان دەگەێنێت هەر ساڵی یەکەم هەر ساڵی یەکەم بەڵ هەر ساڵی یەکەم دوای ئەوەی کە ئیجازەی مەلایەتی وەرگرت یەکسەر دەچێتە گردەنازێ و خەڵکی ئەو منتیقەی زۆریان پێخۆش دەبێت کە مامۆسای رازی ئیجازەی مەلایەتی گرتو بە ژۆش و خۆشێکی زۆرەوە پێشوازی لێ دەکەن و مزگەوتی بۆ حازر دەکەن ئەویش دەست دەکات بە پێشنی هەبوو لەگەڵ خەڵکی ئەو منتیقەیە بەڵێ ئاشنایی و ئەوانیان هەبوو لەگەڵیانە ئیتر مامۆسای رازی دەست دەکات بە تەدریس و تعلیم و پێگەیاندن و وەفەقەی لە ژێر دەسا بێت و باسی نەدەکرد فەقەکانی چەند بوون وڵای فەقەکان وەکو ژمارە باسی نەکردن بەڵام 10 بۆ 15 ئەوەی ئاماژەی پێکردوێ فەقەی هەبووە تەنها مەلا بوو لێوێ ئەو مامۆستا بەڵێ وەکو مامۆسا و تەدریس بڵێ قەزدم ینی زمانێک کە هەبوو لەگوێ دەرسی بێتیان تەنها ئەو هەموو خۆی زانستەکانی وتۆ بڵێ هەمووی دەگوت بەڵێ خۆی لەوێ هەموو زانستەکان دەوتەوە و پێشنەژ و تارخوێنەکەیشی هەبوو وەکو ئیمام و خەتیب دەرزی دەگوتەوە ماوەیەک بەردەوام بوو پاشان لە ڕێگەی کەسێکەوە کە کاک حاجی عەبدوڵڵا کێخا عەبدوڵڵای بالیکەدەری کە ئاوزاوای باوکم بووە خۆی پەروەردگار لێی خۆش بێت کە خزمێکی خۆیان لەناو دەستگا ئەمنیەکانی ئەو سەردەمی حیزبی بەعسا بووە ئاگاداری دەکاتەوە کە حکمی ئیعدام دەرچووە بۆ ئەم مامۆستای رازی بەهۆی ئەو کات زەواجی کرد بوو بەڵێ ئەو کاتە زەواجی کردبوو بەڵێ ژیانی پێکەوە هێنا بوو بڵین باپیرم کە باوکی دایکمەکە لە کاتی ئیجازەی مەلایەتیەکەیە ئەو کچەی پێشکەشی باوکم کردو پێشکەشی مامۆستا محەممەدی رازی کردو لەسەر دەستی ئەو مامۆستا خواناسەوانە ئەوانیش یەک دووسێ مامۆستا چوون مارەیان کردبوو و هەم ئیجازایەتی مەلایەتی و هەم ژنهێنانەکەیشی هەمویان بەیەک و شادی و ئەنجامدا دایکی ئەوە بوو بەڵێ یەکەم خێزانی دایکی ئەمە بوو لە ڕێگەی ئەو کەسەوە حاجی عەبدوڵڵا خۆی پەروەردگار لێی رازی بێت کە کەسێک بووە لە دەستگا ئەمنیەکانی حکومەتی بەعسا بووە ئەویش خۆی پێنجوێنی بووە وتێتی فڵانە کەس ئەم مامۆستا محەممەدە پێنجوێنیە نایناسم کێ بزانە تۆ ئەیناسیت لەبەر وتی بۆچی فڵانە کەس وتی حکمی ئەعدامی بۆ دەرچووە لەبەر ئەوەی ئەڵێن زۆر چست و چالاکە و قسە بەرامبەر بە کاری ئەو ئەمریکا بۆی دەرچوو بوو بۆی کە مامۆسای چالاک زۆر چالاک بوو فەقەی هەبوو حجرەی هەبوو خەڵکی لە دەور کۆبووە گەنجەکە بڕوا دینیەکەی کە خزمەتە بیانەوە تاکە کەسەشی بە هەڵوێست و لەسەر بەسە بە هەڵوێست و بەڵێ بەرامبەر بە حکومەتی باش و زاڵم و ستەمکاری ئەو خوێن ڕێژە وتاری ئەدا و قسەی ئەکرد و شتی ئەوت و گەنج و لاوەکانی ئەو منتیقەیە هەمووی کۆکردنەوە هاتنە مزگەوت و فێری نوێژ و تاعات و عیبادەت و خواناسی دەکردن ئەویش دەڵێ وڵا ئەوە خزمی خۆمان و ئاوەڵزاوی خۆمانە بێسێ و دوو دەگاتە لای باوکم وڵێ مامۆستای رازی هەر ئەم شەو بڵێن لەو کاتەدا ئەم شەو ئەبێ ئێرە بەجێبی ئەڵێ بۆچی ئەڵشتەکە بەو ئاواهی و بۆی دەگێڕێتەوە ئەویش بێسێ و دوو ئەو شەوە پرس بە بڵین دایک و باوکی لێوێ پرس بە دایک و باوکی ناکەم ماڵ و منداڵی خۆی دەپێچێتەوە کە خۆی و خێزانی ئەو کاتە ئێمە تقریبا 90 ساڵێک بوو لە دایک بوو بێتین ئەی پێچێتەوە ئەڕوا و چەندین کتێب و چەندین تەفسیر بەجێ دەهێڵە کە خۆی باسی دەکات نزیکەی 7 بۆ 8 تەفسیری بەجێ هێشتووە لە دوای خۆی ئەو کاتە ئەوەندە خەریکی مطالعە و خوێندن و زانست و زانیاری بووە یەکسەر کە هەواڵەکەی 21 ئەو کاتە ئەوەندە تەفسیری هەبووە ئەوەندە حەزی لە تەفسیری قورئان و ئەوانە بوو ئەو شەو بەجێ دەهێڵێ و دەگەڕێت چکە یەکسەر پێی وتە مامۆستای رازی ئەبێ بڕۆیت دەڕواتە دەرەوەی کوردستان چێتە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر دەچێت لە ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ دەمێنێتەوە ئەو کاتە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە خۆی پەروەردگار لێیان رازی بێ مامۆستا عەبدوڕەحمانی نەوڕۆسی مامۆستا محموود ئازادی و مامۆستا عەلی بیارە شەید عەلی بیارە خۆی گەورەی لێی رازی بێ و ئەو مامۆستا بەڕێزانەی تر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دادەمەزرێن ئەویش لەگەڵ ئەو بزوتنەوەی لەو دیو لەگەڵ یان هەبێ ینی لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە هەبێ و لەوێش لە چەند گوند و شارێک دەرز و وانە و تەدریس و ئەوانەیە بێ بەڵام مامۆستای رازی هەر بەردەوام دەبێت لەوێ ئەو کاتە ئیتر دوای ئەوەی کە بزوتنەوەی پەیوەندی دروستە بێ و پاشان ناوەکە گەورەترەوە بێ و خەڵکێکی زۆری کوردستان جۆش و خڕۆشیانە بێ بۆ ئەم بزوتنەوە ئیسلامیە کە دروست بۆ لە کوردستانە بەشێکی زۆری خەڵکی ئەچن دەوێ و گەنج و لاوەکان دەچنە ئەوێ و پەیوەندی دەکەن بۆ بزوتنەوەی و دوای ناوەکەی گۆڕێ بۆ بزوتنەوەی ئیسلامی ئەو هەر لەوێ بەردەوامە بێ خەریکی تەدریس و دەور و خەریکی پێگەیاندنە بێ هەم لە ڕووی لایەنە شەرعیەکەەوە هەم لە ڕووی عەسکەریەوە چکە حاکمی مەکتەبی عەسکەریش بووە هەم لە ڕووی مەسەلەن فێرکردنەوە ینی تەنانەت لە سەنگەرە کە خۆی باسی کردووە مەلاجامی وتۆتۆ کە دەرزێکی زۆر قورسە
کە مەلاسۆی خۆی پەروەردگار لێ ڕازی سەماوە هەلێ ئەو ئێمە لەو کاتە ئەو دەرزەمان خوێندووە لەویایشە لە کاتی سەنگران پێشمەرگەکان دەگوت دەرزی بەڵێ حجرە و فەقیهەتی بە پێشمەرگەکانی خۆی دەوتەوە. مامۆستا میحراب و مینبەری لێ سەندرا نەیتوانی بەرداوامێ بەڵام هەموو کە لێنە شاخێک و چۆن دەڵێ دەشتێکی کردووە میحراب و مینبەر حوزرەی شەرعی بەکو خۆی باسی دەکا کە مامۆستا عالی بیارە دەرەجاتی عالی و بەرزی پیرۆزبی کا بە حاکمی مەکتەبی ئەسکەریەوەی هێنێتەوە بۆ مەسەلەن ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵێ لەسەر 1 مەتر بەفر وەکو بڵین شوێنمان دروست کردووە و کەپرمان هەڵداوە لەویا و ئەڵێ لەوێ دەستمان کردەوە بە تەدریس هەم لایەنە ڕۆحیەکە هەم لایەنی حجرە و فەقیهەتی هەم لایەنی عەسکەریەکەیشی بەرامبەر بە زاڵم و ستەمکار و خوێنڕێژی و سەردەمە کە ڕژەمی بەعەس بووە هەنی دا نەبڕاوە هیچ کاتێ لە دەرز و تەدریسیش پاشان دوایەوە کە بڵین ئیتر حکومەتی بەعەس گەڕاوەتەوە شوێنی خۆی و ڕاپەڕینە مەزنەکەی میلەتی کوردەواری ئەو ڕژێمە چاوسێنەرەیان دەرکرد لە خاکی کوردستان ئەویش هاتەوە وەکو ئەو مامۆستا بەڕێزانە و لە خورماڵ گیرسایەوە لە مزگەوتی گەورەی خورماڵ لەوێ ماوەیەک پێشنوێژ و تارخوێن بووە و دەرس و تەدریسیشیە بووە لەوێ تقریبا بۆ ماوەی 3 تا 4 ساڵ لەوێ گەورەی خورماڵ پێشنوێژ و تارخوێنی بووە و دەرسیشی بە فەقیهشی هەبووە و دەرسیشی بە پێشمەرگەکان و فەقیهشی هەبووە لەو کاتە پاشان دوای ئەوە دەچێتە هەڵەبجە لە هەڵەبجە لە مزگەوتی کانیشخان و مزگەوتی پاشا لەوێ هەر دەرس و تەدریسی هەبووە و پاشان لە پەیمانگای عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ وەکو مامۆستا لەوێ دەرزە شەریعەکان دەڵێتەوە لە هەڵەبجەی شەهید. بەڵێ قۆناغی مامۆستای تەدریسی بەردەوام بوو هەتا کەی ئەو کاتێکە نەخۆشەکەوێت چەند بەردەوە توانی مامۆستا بەردەوام بێ بە بۆی کە قوتابی زانست شەڕەکان ڕابگرێت و دەرسیان پێ بڵێ. بەڵێ مامۆستای رازی هەتا کۆتایی تەمەنی 1 ساڵ ئەوەی کە پێش 1 ساڵ کە نەخۆشکەوێ هەم تەلەبەی هەبووە هەم فەقیهی هەبووە هەم مامۆستایان هاتوون مزگەوتی هەبوو بەڵێ لە سلێمانی لە مزگەوتی حەزرەتی عایشە لەوێ ماوەیەک پێشنوێژ و تارخوێن بووە لە 1-2 مزگەوتی تر هەر لە شاری سلێمانی پێشنوێژ و تارخوێن بۆ ماوەیەک لە شەدەڵە ئیمام بووە پێشنوێژ و تارخوێن بۆ لەوێ جمعانە دەچوو وتاری دەدا و لە شوێنەکانی تریش لە ڕێکخراوەکانی تریش وەکو مامۆستا دەرزی بە فەقیه و بە مامۆستاکانی تر و بە کەسەکانی تر و ئەو کەسانێکی کە ئێستا بەشێکیان لە جامعە و لە زانکۆکانە هەن دەهاتن بۆ لای باوکم لەوێ بە خزمەتیان دەرزیانە خوێن ئەو زانستە شەریعانەی کۆتاییەکانی. بەڵێ پێم خۆشە لە کۆتایی باسی نەخۆشەکەی مامۆستا بە کورتی و خۆڕاگری سەبری مامۆستا و هەروەها ئیستیقامە و بەردەوامی بۆی کە ئەو ئیبتیلایەکە خوای گەورە کردێتی زۆر کەسێکی خۆڕاگر و شاکری بۆی کە خوای گەورە پێی عەتا کردو. مامۆستای رازی لە 2015 سەرەتای نەخۆشینەکەی لێ دەرکەوت چەند نەخۆشینێکی قورس و گرانی هەبوو لەوانە سەرەتانی پرۆستاتی هەبوو فەقەراتی هەبوو شەکرەیەکی زۆر قورسی هەبوو و سەرەتانی جگەرشی هەبوو کە ئەو سەرەتانی جگەرە بڵی وردە بە هەموو لاشەیە بڵاو بوو زۆر سەبر و خۆڕاگر بوو زۆر ئارامگر بوو تەنانەت جارێکیان بەیەکۆ دانیشتبووین دکتۆر ئەحمەدی برام پرسیاری لێ کرد وتی باویان ئەوە ناڕەحەت نیت بەوەی کە ئەو نەخۆشی و ئەو ناڕەحەتی و ئەو نەخۆشیانە ئاوا تینی بۆ هێنایتووە ئەو دەرزیە کیمیاییە لێ دەدرێت ئەویش فەرمووی بەڕەوەڵا کوڕەکانی خۆم زۆر پێی ناڕەحەتم زۆر ئازاری پێچێژم وەکو چۆن ئەم ماڵە بەسەرما دەڕوخێ بەسەر کەسێکا دەڕوخێ ئاوا ناڕەحەتوانە ئازارە چێژم بەڵام ئەجرەکەیم هەڵگرتووە بۆ قیامەت ئەمێ خوای سوبحانە وتەعالا لە ڕۆژی قیامەتدا ئەجر و پاداشم بدات و هیچ کاتێکیش کە ئەو ماوەیە لە نەخۆشینەکەی لەگەڵ یابووم کە لە تارانەوە خەڵکانی تریژ و مامۆستانی بەڕێزیش کە ئاهاتن بۆ لاو سەردانیانیان کرد و باسییانە کرد و خۆشم لە خزمەتیا بووم هیچ کاتێ لەسەر زمانی نەی بەدەمیان نەهاتۆ بە زمانیان نەهاتۆ بڵێ ئای یان ئاخ یان بۆ هەمیشە شکر و سوپاسی خوای پەروەردگاری کردو تالانە لە کاتێکدا کە زۆر ینی تقریبا هەفتەیەک پێشەوەی کە وەفات بکە وتی ئەو تەفسیری فەخرەدینی رازیم بۆ داگرەبا تەماشایەکی بکەم ئاەتێکم لەبیر چوێتەوە ینی لەو کاتەیشە ماشەڵڵا هەر حەزی بە قورئان و دەورکردنەوەی قورئان و تەماشاکردنی قورئان بوو لەسەروی ئەو هەموو نەخۆشی و ئەو هەموو ناخۆشی و ئەو هەموو ناڕەحەتی کە هەبوو ئەو نەخۆشی گرانە ئەو 3-4 نەخۆشی هەبوو بەڵام بەردەوام هەمیشە زیکر و یادی خوای پەروەردگاری دەکرد و دەوری قورئان و مطالعەی قورئانی دەکردەوە.
ئەمە سواسی جەنابەت دەکەین خی گەورە دەرەجاتی جنای مامۆستا عالی کات یخوا سەرفراز بن. ئێوەش و کوڕەکانیشی خی گەورە تەمەندرێژەکان بۆ خزمەتکردنی ئەو ئاینەوە هەروەها میراثگەری فعلی جنای مامۆستان کە ڕێبازەکەتان نەکردی خی گەورە دەستی قدرت خۆی بە تەمەتانەوە بگرێ سواس یخوا سەرفرازتان کە خی پەروەردگار لێتان ڕازی بێ مامۆستای بەڕۆز و خۆشەویست. مامۆستا حەزی زۆر لە پیاوەتی بوو، یعنی ئەگەر لە شوێنێکا تۆ ئیشت بە مەلا محەممەدی ڕازی ببوایە ئیشەکە بەو بکرایە ژیانی خۆی ئەخستە خەتەرەوە لە پێناوی ئەوەیە کە هاوکاری تۆ بکە کە چەند ڕووداوی تر هەیە لەوانە کە ئێستا بە کەڵکی گێڕانەوە نایم لەوانەیە بۆ ئەوەی مرۆڤێک لەو ناڕەحەتیە لە گرتنێک لە ناڕەحەتیەک ڕزگاری ببێ ژیانی خۆی خستۆتە خەتەر و بۆتە کەفیل و ڤامنی بۆ ئەوەی هەتاوەکو ئەو ئینسانە لەو ناڕەحەتیە قوتاری ببێت. بۆیە مامۆستا ئێمە هەدگاریمان زۆرە لەگەڵ مامۆستا محەممەدی ڕازیە، بەڵام ئەوەندە تێپەڕیوە نزیکی 50 ساڵ تێپەڕیوە بەسەری ئەلعان. بەشێکی زۆرم هەر لەبیر شۆتەوە چونکی ئەمانە من هەر زیاتر ئاگام لە ژیانی فەقەیەتیە دوای ئەوەی کە مامۆستا محەممەدی ڕازی ئاوارە بوو بەرەو ئێران چوو لێک دابڕین ئێمە کەمتر یەکترمان بینیوەتەوە، بەڵام لە زەمەنی فەقەیەتیە هەتا ئەو ڕۆژەی کە کۆچی کردۆ بۆ ئێران بەردەوام ئێمە هەمیشە ئاگامان لە یەکتر بووە. یەک دوانێک لەو نقاتە خۆشانە بگەڕمەوە کە لەگەڵ مامۆستا محەممەدی ڕازیە پێکەوە بوومانە. ڕۆژێک هەردووکمان فەقێ بووین لە پێنجوێن، وەکو عەرزم کردن لە سەرەتاوە هەردووکمان لە بنەماڵەیەکی زۆر هەژاری دەستکور بووین، هەم باوکی ئەو هەم باوکی منیش هەردوو فەقیر و دەستکور بووین. ڕۆژێک فەقێ بووین لە ناو پێنجوێنە من و مامۆستا محەممەدی ڕازی خاوەنی 25 فرز نەبووین، بە هەردووکمان نەک 25 فرز 5 فرسمان پێ نەبوو. گوتم مامۆستا محەممەد چی بکەین خۆ حتا پارەمان پێ نەبوو یەک چایی پارەی یەک چاپ خۆینەوە کە لەو کاتەیە چایەک لە 5 فرسیش کەمتر بوو، عانەیەکمان نەبوو. مامۆستا محەممەد وەکو باسم کرد زیاتر لە ئێمە چاو کراوەتر بوو، فەرمووی کاک مەلا ئەحمەد با پێکەوە بچین بۆ لای کاک شێخ قاهر کوڕی حاجی شێخ کاکە حەمە بزانێ فەقین هاوکاریمان نەکات. پێکەوە لەگەڵ مامۆستا محەممەدی ڕازیە چوین بۆ پێنجوێنی سەرەوە بۆ تەکیەی کاک شێخ قاهر، خزمەتی کاک شێخ قاهر لەوێ دەستمان ماچ کرد و پێکەوە قسە و گفتوگۆیەکی خۆشمان کرد و فەقی کوێن و لەکوێ خوێن و لە خزمەتیا چایەکمان خواردەوە. دوایی کە هەستاین دەستی کرد بە گیرفانیا فەرمووی من حەزەکەم هەر فەقەیە بێت ئێرا خزمەتێکی بکەم یەکی ڕوبعێکی داینێ، ڕوبعێک بۆ ئەو زەمانە زۆر زۆر. من بەبیرمێ لەو کاتەیە 2 کەباب و 2 نان بە 60 فلس بوو. جارێکی تر بالضبط نازانم ساڵی 1975 بوو چەند نەبوو، پێویستمان بە بەعزێک کتێبەکان لە پێنجوێن نەبوو. لەم شاری سلەیمانیە کتێبخانەیەکی لێبوو پیانەگوت مەکتەبەی غەزالی، پیاوێکی لێبوو پیانەگوت مەلا حەسەن کتێب فرۆش بوو. ئێستا نە کتێبخانەی غەزالی ماوە نە مەلا حەسەنی زۆر دەمێکەیە وەفاتی کردو. هاتین حەچی پارەیە کە بوومان دامان بە کتێب. دوایی کە پارەمان دەفع کرد و کتێبەکانمان وەرگرت سەیرەکەین بە هەردووکمان یەک ڕوبعمان پێماوە. ئەم ڕوبع دینارە ئێمە ناگەێنێتەوە پێنجوێن پێ بگەڕێنەوە بۆ ناوچەی خۆمان. شەو هەرچۆنێ بێ مامۆستا محەممەدی ڕازی ماڵی خزمێکیان هەبوو لێرە، شەو لە ماڵی ئەوان ماینەوە بەیانەکەی چی بکەین چۆن بگەڕێنەوە بۆ ناوچەی خۆمان. دووبارە مامۆستا محەممەدی ڕازی فەرمووی ئەچین بۆ کەرکووک، پارەکە بۆ کەرکووک ئەو کاتە بە 50 فرس بە پازە چویت. ئەچین بۆ کەرکووک بۆ خزمەتی شێخ عەبدولکەریم لەوێ هاوکاری فەقێ ئەکا بڵێن کتێبمان کڕیوە و کوتی باوکی منیش چاک دەناسێ. وەڵا لێرەوە ڕۆشتین چوینە کەرکووک و تەکیەکەمان دۆزیەوە و
کە چوین کاتێکە کاتی نیوەڕۆ بوو بەبیرم دێ چێشتی تەماتیان هەبوو باینجانیان تێکردبوو یەکی لەگەنێ چێشت و نانێکیان داینێ لەوێ نانمان خوارد و دوایی مامۆستا محەممەد کوتی بەو کەسەی کە سەرپەرشتی تەکیەکەیە کرد ئێمە ئەمانەوێ بچینە خزمەتی شێخ و شێخ ببینین کوتیان کاتی ئەوە نییە ئێستا شێخ ئیسراحەت دەکات و مەگەر دوای نوێژی عەسر سەعات 5 ئەو کاتە لە بنکی ئەو دارخورمایە شێخ تەشریفی دێت و کورسێکی بۆ دائەنێن و ئەو کاتە بچنە خزمەتی شێخ بەڵام مامۆستا محەممەد بە ئینکاری خۆی هەوڵیدا بە زۆر قەناعەتی بەو پیاوە کرد کە بچی عەرزی شێخ بکات و شێخیش موافقەتی کرد چوین شێخمان بینی لەوێ بە خزمەتی شێخ گەیشتین و دوایی مامۆستا محەممەد قسەی کرد کوتی ئێمە هەردوو فەقین و لە فڵان شوێنین و ئەوە فڵان کەسە ئەوە ئەخوێنێت و منیش ئەوەم خوێندووە و کتێبمان کڕیوە و پارەمان لێ بڕا و هاتوونێتە خزمەتی تۆ هاوکاریەکمان بکەیت شێخش شتێکی داینێت نەختێش ئەو کاتە کە چوین ژووری تایبەتی خۆی بوو خێزانی شێخ نەخۆش بوو لەسەر قەرەوێڵەیەک بوو شێخیش بەرماڵێکیان بۆ ڕاخست بوو لێ ها دانیشت بوو هەندێک پارەیدا بە کاک مەلا محەممەد و هەندێکیش بە من خێزانیشی خواجزای باتەوە لەسەر کورسیەکە قەنەفەکە هاتە جواب کوتی یا شێخ ئەو پارەکە مەکتێبی پێناکڕێ هاوکاری زیاتریشیان بکە دوبارە بۆیشتی زیادکردنێکی دینارێکی تریشی داینێ بۆ ئەو زمانە بۆ ئێمە زۆر بوو ماڵی ئاوا بێ ئیتر سوگ لەوێوە گەڕاینەوە بۆ سلێمانی و کتێبەکانمان هەڵگرت و هاتینەوە بۆ پێنجێن و وەکو بڵێ دەستمان کردەوە بە خوێندن بۆیە مامۆستا محەممەد یەکێک بوو لەو کەسانە یەکێکی تریش لەو قسە خۆشانەی مامۆستا محەممەد فەرمووی فەقێ بووین لە ئێران ماوەیەکی مامۆستا محەممەد بە فەقێتی ئەچێتە مەنتقەی مەریوان فەرمووی فەقێ بووین لە مەریوان ناوی گوندەکە ناڵێم کوێیە فەرمووی مزگەوتەکەمان کەوت بوو قەراخی دێکە لای چەپی دێکە بوو لە پشتی حجرەکەمانەوە باخێکی خەیار و ترۆزی باخێکی خەیاری لێبوو خەیاری زۆر جوانی لێبوو کوتی خاوەنی باخەکە خەیاری بەش نەئەداین چونکی پێی عیب بوو بە پارەمان لێ پسێن و بڵێ ئەوە فەقێن و خەیاریان پێ ئەفرۆشێ بەخۆ ڕایژنەیە داینێ ئێمە زۆر حەزمان لە خەیار بوو فەرمی 3 فەقێ بووین ئەو کاتە شوێک فەقێکان کوتیان چی بکەین جاخۆ ئەم پیاوە نە بە خۆڕایی نە بە پارە خەیارمان نایەتێ کوتم ئێستا تەکبیرتان بۆ وەکەم کوتی چۆن کوتم بەرن ئەیکەین بە 3 بەشەوە کوتم بە فەقەیەکیان وەرە تۆ لەبەر پەرژینی باخەکەیە بوەستە مەیە ئەم دیوەوە لێ هەیە بوەستە و ئەو کاتە گونیەیەک بۆ ئەم گونیە بەدەستەوە بگرە ئەجا بەوتم بە فەقەیەکی تریش تۆ بچۆرە ناو باخەکەوانێ چوە ناو باخەکەەوە و ئەجا کوتم من کۆڵکە کوتی منی کۆڵ کرد کوتی ئەگەڕام بە ناو باخە خەیارەکە یا خەیارەکان حەچی خەیاری پێوە بوو لێم کردە و ئەم هێنا و لە قەراخی باخەکە ئەم خستە ناو گونەی کابراوانێ کوتم دوایی ئەگەر سوێنێکی ئەم کابرا هەر سوێنمانەدا تەنها گومانیشی هەر لە ئێمە ئەبێ بۆی خۆمان قوتارکەین و مامۆسای دەرمان نەکە کوتی باخەکەمان بە تەواوی خەیارمان لێ کردەوە و ئینجا هاتین خەیارەکە نەمانوێرا لە حوجە خەیاردانێکتان بەخوا ئەم پیاوە هەر ئەمان دۆزیێتەوانێ هاتین هاوینیش بوو خەیارەکەمان خستە ناو زۆپای مزگەوتەکە و کاتە زۆپایەکی گەورە بووی ئیدار لایەن نابرد لە هاوینانیشە کەسیش گومانی بۆ زۆپاکە نابرد کوتی هەموو خەیارەکانمان کردە ناو زۆپاکە و ئەگەر خەیاریشمان بخواردایە بە شێوەیەک ئەمانخواژین تێقڵەکەمان لە دوور فڕێەدا بەیانی کابرا کە دێ باخەکەی بڕنە سێرەکە هیچ خەیارێکی گەورەی پێوە نەماوە دەیخوایە ئەم باخە خەیاری من ئەم شوکی هاتووە دیارە جێپێ هاتۆتە ناوی ئەڵێ جێپێکەی هەڵگرت بوو هەتا هات بۆ حوجرەکە هاتە سەر ماوکتی ئەم باخەی من ئێوە ئەم شەو ڕنی وتانە و شکایەتی مامۆستای لێکردین و مامۆستاش خەریب بوو لێمان تووڕە بێ کوتمان قوربان ئەم کابرا بەهانەمان پێگرێ و باخی چی و ئێمە کابرا کوتی بابە من بەو جێپە هاتووم کوتی لە بیرمان نەبوو جێپێکان بکوژێنینەوە دەختێ حتا هات بۆ سەر بە دەرگای حوجرەکە حەچی ئەو کوتی کوتم ئێمە نەبووین کوتمان سوێنن بۆ خۆی یەکتی باشە سوێنم بۆ خۆن میش دڵم پاگە بێتەوە کوتی ئەمەیان کە هات بۆ قەراخەکەەوە لەمدی و پەرژینەکەەوە بوو سوێنی بۆ خوارد کوتی من نەهاتومەتە ئەو دی و نهاتومەتە ناو باخەکەی تۆ لێ ڕازەکە سوێنەکەی نەکەوتووە کوتی منیش سوێندم بۆ خوارد کوتم قاچی من بەر ئەرزی باخی تۆ نەکەوت چیکی من لە کۆڵی فەقەکەی ترا بوو فەقەکەی تریش سوێنی خوارد کوتی بەو قورئانە منیش لەو باخەیە دەستم بەر خەیاری تۆ نەکەوتووە کوتی بەوە کابرا
ڕزگار مابوو بەڵام دڵی هەر لێمان پاک نەبووە. ئەمە یەکێک بوو لەو نکاتە جوانانەی کە مامۆستا محەممەدی ڕازی دەیگێڕایەوە. مامۆستا خوای گەورە لێی خۆش بێ، خوای گەورە بیخاتە بەهەشتی بەرینەوە. مامۆستا یەکێک بوو لەو کەسانەی کە خزمەتێکی جوانی کرد، ژیانێکی جوانی بردەسەر. سوپاس بۆ خوا لە هەمووی گرنگتر مامۆستا محەممەد ئێستا کۆمەڵێک کوڕی جوانی هەن کە هەمووی شەهادەی باشیان هەیە، مەلایەتی ئەکەن کە سێ کوڕی مەلان دەوری جوانە بینن، کچەکانی دەوری باشە بینن، کوڕەکانی دەوری باشە بینن. جەنابی کاک دکتۆر ئەحمەد، کاک ئادەم، هەموو کوڕەکانی ماشەڵڵا نمونەی جوانین لە شارەکەیە. هیوادارم کە ئەو بنەماڵە بەڕێزە بەردەوام هەر بەردەوام بێ. مامۆستا محەممەد یەکێک بوو لەو پیاوانە هەمیشە حەزی لە خزمەت بوو، حەزی لە پیاوەتی بوو، لە پێناوی خزمەت بە خەڵکە قوربانی بەخۆیەدا. هیوادارم کە کوڕە بەڕێزەکانیشی کە سوپاس بۆخوا بە هەمان ڕچکە و ڕێبازا ڕۆشتون کە بەردەوام لەسەر ئەو ڕێبازی باوکیان بەردەوام بن، بتوانن کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام، خزمەت بە مسلمانان، خزمەت بە خاک و خەڵک و نیشتمانی خۆمان بکەن و هەروەها زیاتر ڕێز لە زانایان و لە پیاوە گەورەکانی ئەم ئیسلامە بگرن. و جارێکی تر داواکارم کە خوای تەعالا پلەپایی مامۆستا مەلا محەممەدی ڕازی زیاتر بەرز کاتەوە و بخاتە باشتی بەرینەوە و دەستخۆشیش لە ئێوەی بەڕێز تەلەڤیزیۆنی پەیام لەو ستافە بەڕێزەی کە ئەو ئەرکان کێشاوە، خوای گەورە هەموو لایەکمان بەکاربێنێ بۆ ڕەزامەندی خۆی. مامۆستایەکی لە صفاتی وەکو عەزم کردی ئینسانێک بوو گونجاو بوو و هەمیشە ئەیشی ویست کە دائیمە تەبایی ببێت لە نێوان ڕیزەکانی، حتا ئەگەر لە دەیەکا بوو بێ یا لە شوێندا بزوتنەوەی ئیسلامیشە. ئەوەندەی کە من ئاگادار بووم ئەو پیاوە بە هیچ شێوێ ڕۆژە ڕۆژان هەوڵی نەداوە حاڵەتێکی وەکو تەکەتولێک لەو بابەتە دروست بێت، بەڵکو بە پێچەوانم دائیمە هەوڵێدا کە ڕیزەکان بتەوتر بێت و خەڵکەکە یەکگرتووتر بن. لەبەرەوە من هەستمە کرد کە مامۆستا ئەندامێکی مفیدی سەرکردایەتێک ئێمە ئەو کات. وەڵی مامۆستا ئەوەی کە من بەش بە حاڵی خۆم خۆشمەویست، باوەڕکە ئەگەر گەورەترین کۆسپ و مشکلە و ناڕەحەتی خۆتان نەزان لە کاتی شۆڕشا و لە کاتی حاڵەتی نەفسی دروستە بێ بۆ ئینسانەمان لە تاڵترین حاڵەتی دەرونی مامۆستان بدیایە من یەکسەر فەرەحم بۆ هات. ئەویش لە مقابلا بۆ بینینی منوا و حتا مناڵەکانی شاڵن چ سڕێک بوو کە ئەوە بە یەکترتانەتی تاماوەکی باش بەڕوویەکە پێەکەنین و ئەمانە. وڵی منوازان بەشێکی زۆری لە سەفا و خۆشەویستی و مەحەبەتەوە بۆ حاڵەتە نەفسیانێک ئێمە من کە بووم لەگەڵ مامۆستا بە کوردی بەڕاستی پیاوێک بوو بە معنای کەلیمە پیاو، پیاوێک بوو بە معنای کەلیمە سەریح لە کاتێکە کە چەند نەرم بوو بە محەبەت بوو، حتا لەگەڵ مناڵێکە وەکو مناڵ تەعاملیە کرد. بەڵام جاری باش هەبوو ئەگەر پێویست بووە توندی پیاوێکی زۆر تند بوو، بە تند بە سەلابەت دیفاعی لە ڕەئی خۆیە کرد. یعنی ئەوە نەبوو ئینسانێکی نەرمونیان بێ بۆ معنایەکێکی پێوتێ بڵێ باش نەخێر لە کاتێکە بیزانێ مەسەلەیەک نەگونجاوە یا ناکرێ یا نابێ یا مناسب نییە تند ڕاوەسا لە بەرابەرەکەیە. ئەنی پیاوێکی جددی بوو لە هەمان کاتە بە معنای کەلیمە، لە هەمان کاتێشە بەڵای پیاوێک بوو بە معنای کەلیمە خاکی. من ئەمدی لەگەڵ پێشمەرگەکانە کرێکاریە کرد، حتا مەقڕی برانە دروست کرا ئەو لەگەڵیانە خشتی ئەبڕی و ئەوەیە بڕیانی وەکو ئینسانێکی کرێکارێک کە بە پارە ئیشکات فعلەن هەر ئەو چاوەڕێی ئەجری پەروەردگار و چاوەڕێی ئەجری لای پەروەردگار و زۆر بە جددی شەکر و کرێکارێک وەکو پێشمەرگەیە ڕۆژێ لە ڕۆژان تۆ نەت ئەبینی کە ئەگەر کەسێکی نەشارەزا بەهاتایەتە هێزەکەی نێزانی کی ئەمر هێزە بەڕاست، چونکە هیچ دەبدەبەیەکی بۆ خۆی قرار نەدا و مۆزعێکی بۆ خۆی دروست نەکردبوو کە جای کاتەوە لە دۆر و پشتەکەی. پیاوێک بوو بە معنای کەلیمە خاچی، پیاوێکیش بوو معنای کەلیمە ئازا. لە موقع حەساسەکان ئەلیومە بازە حەوادیس و مەواقع هەیە پێویستی بە شەجاعەت و بە شەهامەتە. لەو قۆناغانەوە پیاوێکی زۆر ئازا و چاونەترس بوو.
ئەمجا لە ناحیەی هین پێشمەرگایەتیشە مامۆستای رازی پێشمەرگەیەکی زۆر یعنی بەجەرگ بوو، پێشمەرگەیەک بوو کە یعنی بەڕاستی هەوڵی ئەدا کە بە تەواوی معنا یعنی لەگەڵ پێشمەرگایەتەکەی خۆیان بەردەوام بێ. مثلەن کاتی خۆی من بڵێن ئامر هێز بووم، ئەویش مەعاونی من بوو. ئەمجا یعنی هینمان کرد پێشمەرگەمان کرد مەفرەزە بۆ گەرمیان، هاد ئەم مەفرەزانەی کە بۆ چوو بۆ گەرمیان، من چوم بۆ گەرمیان لەگەڵ منە هات یعنی دوایی مایەوە لە گەرمیان و خولاسە یعنی بینێگەڕانی زۆری کرد. جا مەبەستم ئەوە بوو یعنی مامۆستای رازی لە ناحیەی پێشمەرگایەتیەوە و لە ناحیەی مەتەلەن خولاسە نەسایح و ئامۆژگاریەوە بەڕاستی زۆر پەلەبەرز بوو. یعنی زۆر لە پێشمەرگەکانیش هەوڵیاندا گوڵا ئێمە ئاواتەخوازین کە یعنی لە سەدا یعنی یەکێک لەو ئەدەب و ئاکارانەی جوانی ئەومان تیابێن. یعنی ئەوەندە پیاوێکی پایەبەرز و پلەبەرز بوو. ئێمە گەر باسی مامۆستای رازی بکەین لە ڕوانگەی ئەخلاق و ئەدەب و ئاکاری جوانەوە بەڕاستی وەکوڵێن ناگەین بە زەکاتێکی یا باسی بکەین. جا مامۆستای رازی وەکو باسم کرد لەگەڵ خەڵقا ئاکاری جوان بوو. یعنی هەر هەوڵی ئەوەیەدا کە لەگەڵ خەڵقا بە میهرەبان بێ، بە سۆز بێ، خەڵک لەگەڵ یا باش بێن، ئەمەگە خەڵقا باش بێ. یعنی مەتەلەن زۆر جار وا بوو ئێمە یعنی دەعوەت دەکراین لە خزمەتی یا ڕۆشتن بۆ داوەتەکان ئاکاری جوان ڕۆشتی بەرز یعنی قسەی خۆش. جا مامۆستای رازی بەڕاستی یعنی ئینسانێکی ئەدەب و ئاکار جوان و ئەخلاق بەرز بوو لە هەموو ڕوویەکەوە. جا ئێمە هەرچەند باسی ئەو بکەین بەڕاستی وەکو قەترە بە دەریا وایە. لەلایەکی ترەوەم پیاوە زۆر بە وەفا بوو بۆ مامۆستاکانی. ئەو مامۆستایانی دەرسیان دەرسی لایەن خوێندبوو، هەمیشە بە ئیجلال و بە شکۆ باسیەکردن، ڕێزی لێگرتن، حورمەتی لێگرتن و بەرابەر ئەوانەیشی کە هاوتای خۆی بوون یا حتا لە خوار خۆی شوێبوون، ئەم پیاوێکی متەواضع بوو، کەسێک نەبوو کە فیز و دەمار لە وجودیا هەبێ شانازی بکە بە خۆی بەسەر خەڵکە، بەڵکو ئینسانێک بوو خاکسار، خاکی و ئینسانێک بوو قانع بە قەناعەت لە ژیانی دنیا و کەسێک بوو فعلەن مای شانازی بوو بۆ ئێمە کە لە خزمەتیا بووین ئەمان ناسی، بەیەکۆ سەفەرمانە کرد، جوانترین ڕەفیقی سەفەر بوو، بەیەکۆ دانیشتین جوانترین هاونشین بوو کە گفتوگۆمانە کرد، گفتوگۆکانی حکمت و دانایی بوو کە لە مەجلیسیا ئەگەر سوعبەت بکرایە سوعبەتەکانی هادیف بوو، یعنی ئەوە نەبوو قسەی خۆی بە خەسار بدات، بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو قسەی خۆی بە خەسار بدات. بۆیە لە یادی ئەو پیاوەدا ئێمە داواکەن لە خوای پەروەردگار کە لەگەڵ دۆستان و ڕاستان و خۆشەویستانی خۆیان حەشری بکە، من النبیین والصدیقین والشهداء والصالحین وحسن أولئك رفیقا. خوای پەروەردگار بەهەشتی جاویدانی خۆی بکا بە نسیبی و ڕێگاکەی پڕ لە ڕێبوار و کاروانەکەی بۆ هەتایە بەردەوام بێت. مامۆستا محەممەد ئەوەندەی کە ئێمە بزانین تەنیا ڕاکێکی هەبوو کاتی خۆی پێشمەرگایەتی خانە نشینی پێ دەڵێن. ئەوش کەسەمان ئەو مامۆستا یەکێکە لە پێشمەرگەکانی سەرەتاییەکان خانشینێکی هەبوو. دووە ئەوە مامۆستا بە زۆری فەقیرە، یعنی هەر کرێخانووێدا خانووی خۆی وای نەبوو بە حەقەت. لەم ئاخیرانە خانوویشیان هەیە لە ئەوە وەکو قەزیی بەفرێن بڵین هەتا زۆر جاری وە هەبوو ساری هەر نەبوو مامۆستا محەممەد. زۆر جار کە باسی دەکردی و کاکە ئێمە ئەو دنیامان ناوێ، چێ تاڵیبی دنیاە دنیا بوو ئەو کەسە، ئێمە تەنیا
لەسەر ئەم دینداری و ئیخلاس و پاک و خاوێنی و داع و بانگەوازە و ئەم کار و چارێکە جوانی کە هەمانە بەردەوام بین ئەو بەسە بۆ ئێمە بۆ قیامەتمان بۆ توێشی و قیامەتمان بۆ قەبر و قیامەتی خۆمان ئەوەمان لە هەموو شتێکی بۆ باشترە جا بۆیە بە حەقەت ئێمە دەتوانین بڵێین مامۆستا محەممەدی رازی یەکێک بوو لە مەلا گەورەکان یەکێک بوو لە داعیە بەرزەکان یەکێک بوو لە پێشمەرگە دڵسۆز و دێرینەکان یەکێک بوو لە خوێندەوارە بلیمەتەکان یەکێک بوو لەوانەی کە خزمەتێکی گەورەیان کردووە بەم ڕابوونی ئیسلامیە بەم سەحوە ئیسلامیە بەخۆی و ماڵ و منداڵ و ئێساش کە ئەلحەمدولillah ئەولادە ساڵحەکانی لەخوا بەزیاد بێ لە دوا خۆی لە باتی مەلایەک ئەو سێ مامۆستای گەورەی بەجێهێشتووە نەک مامۆستای بڵێن ئەوانە فەقیری هیچی مەعاشیان نییە ئەم کوڕانێکی ئێستا مامۆستا یعنی هەمووی خۆبەخش و خەریکی مەلایەتین و خەریکی بەڵاوکردنەوەی علم و زانست و زانیارین لە ماشەڵڵا دەورێکی گەورە و چاک و جێگەوپێگەیشی باشیان هەیە بۆیە بە حەقەت مامۆستا محەممەدی رازی دەتوانین کام وەصفی بەرزە کام سیفات و خەسرەتی جوان و چاک و ڕێک و پێک و باشە ئەلحەمدولillah خاوەنی ئەوە بوو مامۆستا محەممەد بۆیە دەستخۆشی دەکەین لە بەڕێستان و لە کەناڵی پەیام لەم کەناڵەکە ڕەچەی زانایان کە ئێوە بەردواداچوون دەکەن دەستەکەتان خۆش بێ جێگەی خۆیەتی زۆر شایانە مامۆستا محەممەد بەڕاستی شایانی زیاتریشی هەیە کە ئێمە زیاتر لە خزمەتی دابین لە خزمەتی کوڕە بەرزەکانی دابین و لە خزمەتی ئەو بۆچوون و ئیخلاس و فکرە جوانەیەکی ئەو هەیبوو لە خزمەتی ئەوە دابین. مامۆستای رازی لە کۆتایی تەمەنیدا تووشی نەخۆشی شێرپەنجە بوو کە ئەو کاتەش من لەوانەیە 15,000 زیاتر هەم لە سلێمانی سەردانم کرد بێ هەم لە تاران بینێک لەوێ بوو چوین لەوێش دەچۆم بۆ لای ئەوانە لەو نەخۆشیدا زۆر خۆڕاگر بوو شکرانە بژێر بوو لێم نەبیستووە یعنی قسێ بکا کە ئەوە بێت ئەلبەتە من هەموو دەمێش لەگەڵی نەبوو بەڵام ئەو کاتانی کە من چوو بۆ لای یە لێم نەبیستووە مەسەرەن گلەی و شیکایەت و ئەوانە بکە سکاڵا بکە جاوەکو باسم کە وتم مامۆستای رازی پیاوێکی زۆر گورج و گۆڵ بوو یەکێک لە شتەکانی کە ئێستاش هەر باسی دەکەمەوە هەر کەسێ لە خەو هەڵی دەستێنی دەڵێ فلان کەس هەڵسە بێن هەڵدەستێ و خۆی دەجوڵێنێ و چاوی هەڵدەگوشێ و ئەوانە مامۆستای رازی کە دەمگوت مامۆستای رازی بەڵێ و هەڵسانە پێ و بەتانی لە خۆکردنەوە یەک بوو دەنگ باشە وەڵی هەروە ڕاهاتووم هەر یەکسەر هەڵدەستا یعنی چکۆزاری وە ئینسان کە خەواڵ و بێ ئەوە ماڵ و منداڵەکەشی ئەلحەمدولillah ئەوەی کە من ئاگادارم هەرسێ خێزانی و کوڕەکانی و کچۆڵەکانی ساڵحن چاکن ئومێدم وایە خوای پەروەردگار زیاتر ساڵحیان کە زیاتر چاکیان کە خوا لە مامۆستای رازی خۆش بێ پلەپای بەرز و بەرزتر بکە. لە ڕاستیە مامۆستا پیاوێکی بە وەفا بوو لە نەخۆشیەکەیە لە خزمەت جەنابی باوکمە سەردانمان کرد کە لە سەرەتای خوێندنیە لە خزمەتی باوکمە لە کانیسانان خوێندوێتی کە ڕۆشتینە سەردانی مامۆستا مەلا محەممەدی رازیمان کرد کە باوکمی بینی بەڕاستی دڵی پڕ بوو وتی مامۆستا من حەدم نییە تو هاتووی بۆ لای من و سەردانی منت کردووە چونکە بەڕاستی تۆ مامۆستای من بووی و لە خزمەتی جەنابتا بووم یعنی لە سەرەتای خوێندنیشیە ئەنی ئەوە وەفایە ئینسان لەوانەیە چەند دەرسێکی خوێندبێ یا مەسەلەن دەرسی کتێبە سەرەتایەکانی حجرەی لە خزمەت باوکما خوێندبێ وتی بەڕاستی من حەدی ئەوم نییە تۆ سەردانی من بکەی یعنی وەفایشی تیا ئەبینرایەوە بۆ هەموو ئەو کەسانی کەوا ڕۆژێ لە ڕۆژان لە خزمەتیانە خوێندوێتی خوای پەروەردگار جوهد و جیهاد و تێکۆشانەکان لە مامۆستا مەلا محەممەدی رازی قبول بکە و مناڵەکانیشی کوڕەکانیشی کچەکانیشی هەر بەو ڕێگەی کە گرتویانە باشتر و چاکتر
بە نزیکبوونەوە لەو شریعەتە پیرۆزە لەو زانستە پیرۆزە شەرعیانە زیاتر نزیک ببنەوە و ئەو خەسڵەت و ئاکارانەی کە باوکیان هەیەی بەڕاستی جێ خۆیەتی شانازی پێوە بکەن کە شتێکی لە ڕێگەی ئەم جوڵانەوەی خۆیە دەست نەخست لە ڕووی دنیاییەوە کە ئێستا مناڵەکان بیر بکەنەوە بڵێن باوکمان توانی لە ڕێگەی هەوڵەکانی خۆیەوە ژیانێکی خۆشمان بۆ دابین کە خانووگەلێکی زۆر و سیارە و ئۆتۆمبیل و باخ و vێلامان بۆ دابین کە شانازی ئەکەن کەوا باوکێکیان بووە کە بەو شێوەیە هاتووە تەنها مەبەستی ئەوە بۆ خزمەت بە مەبدەئەکەی خۆی بکە و خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام کە خوای پەروەردگار جەنابی مامۆستا مەلا محەممەدی ڕازی بە بەهشتی بەرین شاد کردبێ و دەرەجاتی عالی بکە و پاداشتی بداتەوە لەسەر هەموو ئەو زەحەمات و ناڕەحەتیانەی کەوا کێشاوێتی. مامۆستا هەم مامۆستا بوو هەم مدەڕیس بوو هەم وتار خوێن و پێشنوێژ و مامۆستا هەمیش فەرماندە بوو لەگەڵ ئەوەشە مامۆستا سێ خێزان هێبوو ئەوەم پێ بڵێ لە ڕووی کۆمەڵاتی لەگەڵ خێزانەکانی ئەوەی کە بازەکرێت لە دایکە بەڕێزەکانتانە چۆن تعامل و هەڵسو کەوتی بوو لەگەڵ یانە چۆن پیاوێکی دادگەر بە لەگەڵیان فەرق و جیاوازی نەکردە چۆن دەڵێ بەرەی سێ منداڵ لەگەڵ یانە بێکەوە ژیاون چەندە تەباو ڕەبابوونە بۆەوەی کە مامۆستا ئەو هەوێنە جوانەی خستۆتە ئەو خێزانەوە. الحەمدولله جەنابی مامۆستای باوکم بەڕاستی ئەمە لە خزم و کەس و کار و لە چواردەور هەمووی ڕنگدانەوەی ئەمەیان بینیوە هەرسێ خێزانەکەی تەنانەت بۆ ساتێکیش قسەیەکی ناشرینیان لە ڕووی یەکدانە کردووە کە بەڕاستی ئەمە جێی شانازیە بۆ ئێمە بە جۆرێک ئەم خێزانانەی یعنی ئەتوانین بڵین پەروەردە کردووە ینی بە جۆرێک پەروەردە کردو لە ژێر سایە و سێبەری خۆیدا کە هێندە بەڕێز بن لە ناو یەکتری هەلا ئازاد بە ئێستەشەوە زۆر سەردانی یەک ئەکەن زۆر جار بەیەکەوە ئەچن بۆ کۆمەڵێک سەردانی بۆ کۆمەڵێک شوێن بۆ سەردانیکردن و بەسەرکردنەوەی کۆمەڵێک خەڵک هەر بەیەکەون ینی ئەمە لایەنێکی زۆر دیاری جەنابی مامۆستای ڕازی بووە کە بەم جۆرە بۆ لەگەڵ خێزانەکانیدا وە فێریشی کردوون کە نابێت ڕقیان لە یەک بێت کە نابێت بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە بابەتی تەعەدود کە ڕقێکی زۆر لەلایەن بۆ نمونە کۆمەڵێک ئافرەت یا بە شێوازێک ئەڵێن ئەوە ئەگە خێزانم بەسەرابێت وە ئەەکەم هیچیان لە دایکی منەوە کە خێزانە گەورەکەیەتی هەتا خێزانە بچووکەکەی بۆ ساتێکیش ڕقیان لە یەک نەبووتەوە کە بەڕاستی ئەمە جێدەسی پیاوێکی مردی وەکو جەنابی مامۆستای باوکم بووە ئەینا ئەمە زۆر کەم و کەم ڕوودەدات لە کۆمەڵگەی ئێمەدا. مامۆستا ئیسراخان سواز جەناب دەکەینێمە کاتەکەمان هەرەوەندە دەرفەردەداگەر بەڕاستان شتێک پێتان باسی بکەنەوە لە خزمەتانە یەخوا سەلامت بن ئینشاءالله تەنها ئەوەندە دەڵێم داواکارم لە ڕەب العالەمین ئینشاءالله لە جەنابی مامۆستای باوکم خۆش ببێت ئینشاءالله و پێ قەدەمی ئێوەش بەخێر بێت و ئینشاءالله ئەم مناڵانی کە هەیەی خۆی گەورە هەمویانی کردوتە چرایەک هەرێکیان لە شوێنێکی خۆیان ڕووناکیەک ئەبەخشنەوە و الحەمدولله لە ناویشماندا ئەتوانم من ناوزەندی بکەم ئێستا خۆرێک هەیە کە جەنابی دکتۆر ئەحمەد ڕازی برامە کە الحەمدولله ینی ئەوە جێدەسێکی تەواوی باوکمە سپاس بۆ خۆی گەورە هەم ئەو هەم براکانی تریش بوو هەم قوشکەکانیشم کە من جێگەی شانازی الحەمدولله وەک ئەس دۆست و ئەحبابەکان خۆی گەورە لە هەموو لایەکتان ڕازی بێت و دووبارە بەخێر هاتوونتان دەکەم. خۆی گەورە تەمەنی براو ئەو قوشەکانیشتان پڕ لە خێر و بەرەکەت کە ئینشاءالله بۆ خزمەتیانی پیرۆزی ئیسلام جەنابی مامۆستا دەرەجاتی عالی بی سپاس بۆ زەنابتان دەستان خۆش سەلامت بن یا ڕەب سپاسان پارێزین. لە علمە مەلایەکانە من لە یاد مەجارێکیان لای مامۆستایەکی بەڕێز پێشەوەی بچمە خەلیج مەلاجامیم دەخوێن پێی فەرموو ڕۆڵە تۆ بناچی لای باوکو بخوێ وتمەڵی باوکو بکەم وە بەرکەوتەمانە بێ بەیەکەوە منیش لە ماڵەوە ناژی من لە مناڵیەوە من چوومەتە دەرەوە لە حوجرە ئەژیم لەبەرەوە کە دوورم لە ماڵەوە بەڵام لە مێشما بۆ پرسیاری ئەو کۆمەڵی عیبارات لە مەلاجامی هەیە بە تایبەتی عیبارەتی هەیە فەقیهەکان باش دەزانن فلس و فلوس کە یەکێک لەو عیبارەتە قورسانی لەناو مەلاجامیە و چۆنەڵێ فەقی پێ بڕدەدا منیش لە یاد مەخستمە مێشک مجارێک یان چوون بۆ لای باوکم وتم من لە مەلاجامی لەم عیبارەتەیەم طبعا پێش سەبەدیم لا خوێندە بوو کۆمەڵێ لە کتێبەکانی سەرەتاییم لا خوێندە بوو بەڵام وتم لە ئێستا لە مەلاجامیام و لەم عیبارەتان بەحەقەت قورسە لەسەرم جا باوکم لی پرسی وتی خۆت چۆنی لێ تێگەی منیش لە مێشکما وتم ڕەنگە باوکم بێ عیبارەتەکە بە تەواوی بەیەکەوە ساخکەینەوە بۆیە من کەمێک بەو شێوازەی کە بیست بووم خراپتر شەرحم کرد
باوکم بەبێ ئەوەی کتێبی لابێ بەبێ عیبارەتەکە لە بەرچاوی بێتی ناوانیە ڕاستیەکەی فلان و فلان و فلان تەواوی عیبارەتەکەمی بۆ ڕاست کردو لە کاتێکە عیبارەتی کتێبەکەژی لە بەردەما نەبوو کە مەلاجامی کتێبێکی ئاسان نییە دیارەکە شەرحی کافیە و کافێش کافی ابن حاجب ناوی خۆی بەخۆیەتی جەنابی مامۆستا لە بابەتی علمیە سوپاسستایش بۆ خۆی پەروەردگار مامۆسایان شایەتی بۆ دەدن کە دیارە شایەتی ئێمەمانان بەو عیبارەتەی کە هەم کوڕی مەرحومین هەم بەو اعتیبارەی کە خۆشمان ئەهلی شایەتی نین ڕەنگە تامی ئەو شایەتی نەبێت کە ئەهل و ئەحباب و دۆستانی بۆی بدەن ئەوانی کە شایەتیان بۆ داوە لە ناحیە علمیەوە ئەم زۆریان گوێبیستی بوون کە جاری مامۆستا شامی بەرزجی من خۆم لە خزمەتی ئەمیش ئیجازەی مەلایم هەر لای ئەو وەرگرتووە هەموو جارەی ئەم عیلمانە باوکە بەلەبەر هەمووی و پێ ئەڵێتەوە ئەمیش هەموو ئەو فڵان و فڵانم لا خوێندووە زۆری پێخۆش بوو مامۆستا شخصیقی سەرگەتی لە یادمە مەنتیقم لا خوێن ئەی بۆ لای باوکو نایخوێنی یعنی هەز مامۆستایە کە ئەچووم کتێبێکم لا خوێن ئەی بۆ لای باوکو نایخوێنی ئەموو لێەوە هاتوو فڵان دەرسم لای ئەو داناوە فڵان کتێبە خوێنم لای ئەو بەڵام خۆ عیلمەکان ئەوە بێ لە حوجرەی ئەدانیشی لە خزمەتی مامۆستایەکە بەتەنها باوکیژم دیارە بەهۆی وەزعی سیاسی و نەیتوانی حوجرەی هەبێت و فەقێ لە بەردەستیا بێ لەم ئاخیرە بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان لە بەشی سێم و کۆتایی بەرنامەی ڕچە لە خزمەتی ئەو مامۆستا عزیز و خۆشەویستانە بەشێک لە ژیانی پڕ لە سەروەری و خەبات و تێکۆشان و علم و معریفە و هاستی بەرزی زانستی و خزمەتگەلی جەنابی مامۆستامان بیست ئەو مامۆستا عزیزە تەمەنێکی کورتی بوو بەڵام پڕ لە بەرەکەت پڕ لە خزمەت پڕ لە خەبات پڕ لە تێکۆشان پڕ لە علم و معریفەت و خوددا ناسی و سڵحان بۆ خوددا مامۆستای عزیز و خۆشەویست لە ساڵی 1959 لە پێنجوێن لەدایکە بێت و لە 2017 لە سلێمانی وەفاتەکات بەهۆی نەخۆشیەوە لە نەخۆشخانەی هیوە لە گۆڕستانی کەلەکن لە سلێمانی بە خاچ ئەسپێ خوای گەورە دەرەجاتی جەنابی مامۆستا عەلیکە قوتابیەکان و کوڕەکان و نەوەکانیشی تەمەنی پڕکە لە خێر و بەرەکەت بۆی ئەو سەحوە و داوایە کە مامۆستا وەکو سەدەقەی جارێ جێی هێشتون بەردەوام بێ سپاسی عزیزانمان دەکەین لە دواوی کامیرە سپاس بۆ ئەوەی عزیز تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتون بەخوای گەورەتان ئەسپێرم سلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه